سەد دەمسخاڵەکە بۆ من ئەگە بیستی بۆ بکردم ئێستا پاری باشتری بۆ کردم لەبەرەوە خەتای تۆیە. وەڵڵا هیچ چیرۆکی تازە چیرۆکان هەر هەن خەڵکێکی زۆر هەیە بۆ پێویست داویستی بۆ احتیاجی ئاڵتون نەفرۆشێ، بەڵام بەڕاستی شتێکی باشە. ئاڵتون ئەگەر هەت بێت و کڕی بێتت شتێکی چاکە بە کاتی پێویستیە. لەم ڕۆژانە گەنجی هاتبووە لام گەنجەکە ئاڵتونەکانی فرۆشت. کاتونەکانی فرۆشت وتی کاک محەممەد خەتای تۆی من ئەوە نەکەم کردووە. واتە چۆن کەم کرد؟ کاتی خۆی دەمەسخاڵی کردبوو، دەمەسخاڵتونی کردبوو. وتم کاکە بۆ خەتای منە. وتی کاکە من ئەو کاتە باوکم بیستیشی بۆ کردم، بەڵام تۆ وتی کاکە چەند تواناتانیەوە بە قسەی خێری بۆ کردین، باوکم هێمن کردەوە. ئێستا دەمەسخاڵەکە بۆ من ئەگە بیستی بۆ بکردم ئێستا پاری باشتری بۆ کردم لەبەرەوە خەتای تۆیە. ئەگەر وتم کاکە قسەی خێرم بکردن بەزێن باوک هاتەوە هات وتم کاکە بەڕاستی ئاڵتون گرانە، ئەگەر بتوانن هاوکاری یەکتری بکەن ئاڵتون هەر نەبێ باشترە بیا ئاڵتونی شە بێ. وتی ئەوە قسانە کردو، قسانە بەدڵی من نەبووە. ئێستا ئەگەر بۆ قەرەبوو کردەوە تۆ وەڵی بۆ قەرەبوون فرۆشتی بەڕاستی خۆ خێریکی باشی کرد الحەمدوللا. بەزووتی ئەگەر تۆ قسە نەکردای ئەو کاتە ئێستا دوو قات بوو. لەبەرەوە جاری وایە ئەگەر ئاڵتون کڕین لە سەرەتا کڕیت بیکڕیت لە مستەقبەلە ئیسفادەی لەکەیت، مستەقبەلە ئیسفادەی لەکەی. بەڕاستی سەوەی پار کڕی بێتی ئەمڕۆ دوو قاتە، پێرار کڕی بێتی ئەم ساڵ سێ قاتی وەکە، پار کڕی بێتی 50 وەرەقە ئەم ساڵ 150 وەرەقەیە، پێرار کڕی بێتی 150، پار کڕی بێتی 100 دەفتەرێکە. بەڕاستی لەبەرەوە شتێکی باشە ئاڵتون کڕین.